البته ئەمڕۆ بۆ کۆتاڕۆژی وەرگرتنی نمونەی خوێن و زانیاریە لە کەسوکاری ئەنفالکراوان لە قەزای چەمچەماڵ ئەم هەڵمەتە ئەمە چوارەم جارە لە قەزای چەمچەماڵ نمونەی خوێن لە کەسوکاری ئەنفالکراوان وەردەگیرێت هەشتم جارە لە هەرێمی کوردستان نمونەی خوێن و زانیاری لە کەسوکاری ئەنفالکراون وەرگیراوە ئەمێ بازدەوە بکەم کە کەسوکاری ئەنفالکراون بۆ ئەم هەڵمەتە کاردانویان زیاتر بووەتە بە گەرم و گوڕێکی زیاترەوە هاتوون بۆ شوێنی وەرگرتنی نمونەی خوێن و زانیاری ئەگەر دیمەنەکانی پشتبوون ببین ئەمڕۆ ڕۆژی هەینی وە کەسوکاری ئەنفالکراوان لێرن و نوێ نمونەی خوێنی بدەن و بۆ ئەوەی ناسینەوە بکرێ لەگەڵ ئەو نمونە ئێسکانەی کە پێشتر وەرگیراوە ئەمەوە باز دەوشکەم کە بە درێژای ئەمە ئێمە لەگەڵ کەسوکاری ئەنفالکراوان بووینە لێرە لە مۆنومنت ئەوان سوپاسێکی بێپایانیان هەیە بۆ خانمی یەکەمی عێراق خاتوشانە زیبرای محمەد کە هەر کە باسی وەرگرتنی نمونەی خوێن و کەیسی ئەنفالەکەی ناوی شانازخان و تیمەکەی دێتە پێشەوە کە کاریان کردووە بە شێوەیەکی ورد و دڵسۆزانە لەسەر ئەم کەیسە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر وە کۆتاڕۆژە بۆی کرد لەسەر داتاکان وە قسە بکەم میوانێکمە بێ پەرینووری ڕاوشکار لەسەر کۆمات کە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە بێت سەرپەری ئەگەر بێت ئێرە سوپاس دەکەم بۆی باس لە تەواوی زانێرەکان بکەین پێکەوە بەیانی و باش ئەمڕۆ هەڵمەتەکە کۆتایی پێدێ ئەگەر بکرێ بە تەواو باسی پرۆسەکەم ئەم بۆ بکەین. سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە لەگەڵمانایە و دەستخۆشیان لێکەین بەیانیان باش بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵخۆشم بەو نەتیجانەی کە ئەو پرۆسە گەورەیە پرۆسە پیرۆزە بەدەستمان هێناوە هەر لەم کەناڵەوە مژدایم بە بەرزخانمی یەکەمی عێراق کە کارێکی زۆر جددی کردووە کە کارێکمان کردووە لە جێی خواستی خەڵکایە خواستی کەسوکاری ئەنفالایە ژمارەی ئەو بێسەر و شوێنانی کە تۆمار کراون تەنها لە چەمچەماڵ بە 4 هەڵمەت 3 هەڵمەتی پێش و ئەم هەڵمەتە گەیشتۆتە نزیکەی 1500 بڵین ئیستیمارە بۆ ئەم 1500 ئیستیمارەیە ئەتوانم بڵێم ژمارەی سامپڵی خوێنەکان کە وەرگیراوە نزیک بۆتەوە لەو ژمارەیە بە تایبەتی لەم حەملەیە کە 300 ئیستیمارە بۆ بێسەر و شوێن پڕ کراوەتەوە نزیکەی 450 سامپڵی خوێن وەرگیراوە لە هەڵمەتەکانی ترە زۆر نیگەران بووین لەبەر ئەوەی کە سامپڵی خوێنەکان کەمتر بوو لە ژمارەی بێسەر و شوێن کراوەکان ئەمە خۆی لە خۆیان بێئومێدیەکی یا بووینێ کە ناسینەوە قورسە بێ بەڵام ئەم جارە 300 بێسەر و شوێن بە 405 سامپڵی خوێن واتە هەر کەسێک 2 کەس هاتووە تقریبەن کەمیان بۆیە خەریکە بڵێن سامپڵی خوێنەکان بەرامبەرە وەستێتەوە لەگەڵ ئیستیمارەکان زۆر دەستخۆشی لە تیمەکە ئەەکەم تیمی نیشتیمانی عێراقی کە هەماهەنگیەکی زۆریان هەیە بۆ ئەم پرۆسەیە و سوپاسی نووسنگەی خانمی یەکەمی عێراقەکەم کە بەردەوام لە بەدواداچوونن بۆ ئەنجامی ئیشەکان ئەم ئیشە دروستکراو نییە ئەم ئیشە کاری جددیە بۆ ئەو پرۆسەیە لەبەر ئەوەی زۆرترین بەڵگە دروستە بێ بۆ مەلەفی بە جینۆساین ناساندنی کەیسەکە خانمی پرسیاری ئەوە لەکەم ئەمڕۆ کۆتا ڕۆژە تا کاتژمێر چەند بەردەوام بن و تیمەکەی ئەگرێتەوە ئەو نمونانەکە وەرگیراوە چی لێ دەکرێت دواتر ڕاستی ئەمڕۆ ئەتوانم بڵێم جێی زۆر بەرزنرخاندنی ئیشەکانیانە لەبەرەوەی خەڵک ڕۆژی هەینیە و کۆتایی هەفتەیە و لە ژیانی ناو ماڵ و مناڵ و مناسەبات و چوونە دەرەوەی بەڵام ئەمان لە خزمەتی کەسوکاری ئەنفالان هاوکاری ئێمن بۆ ئەوەی بتوانین خزمەتیان بکەین زۆر سوپاسیانەکەم هەتاوەکو یەک کەسی لێ بمێنێ ناڕۆنەوانێ واتە ئەوەی کە تەلەفۆنی بۆ کراوە و ئەمڕۆ بێت و ئیشی بۆ بکرێت بە بێئومێدی ناڕواتەوانێ و بە دڵنیاییەوە ئیشی بۆ کرێت خان پرسیاری ئەوم کرد دوای ئەوەی کە ئەو زانیارە نەوەرەگیرێت چی لەو سامپڵانە وەرەگیر ئەکرێت و بەراوردکارێکە کەیەکرێت بەڕاستی زانیاریەکان و لەگەڵ بڵین ئەو سامپڵی کە وەرەگیرێ نەکەر سامپڵەکە وەزارەتی تەندروستی کە توبعدلی بەغایە ئەوان کۆمەڵی زانیاری لە ئیستیمارەکانە ئەنووسن دەستگای شەهیدی عێراقیش کە دائیرەی مەقابری جەماعیە ئەوانیش کۆمەڵێ معلومات هەنووسن مطابقەی ئەم معلوماتانە و ئەوە هەردوو لا ئەکرێت بۆ ئەوەی نیشانەکانی شەر ئەتوانن سوودی لێ ببینن جلوبەرگەکان ئەتوانن سوودی لێ ببینن بۆ ناسینەوە
بەڵام سامپڵی خوێنەکە ئەپارێزرێت لە داتابیسێک لە کۆمپیوتەر ئەم داتابیسە لەگەڵ سامپڵی ئێسکی ڕووفاتەکانە کە کراشینی بۆ کراوە ئەو تۆزی کە دروست کراوە لە ئێسکەکە و لەگەڵ ئەو سامپڵی خوێنەی کە وەرەگیرێ لە ئایندا ناڵێم ئێستا لەبەر ئەوەی ئەبێ سامپڵی خوێنەکان داتابیسەکە زۆر گەورەتر بێ سامپڵی ئێسکەکان زۆر گەورەتر بێ بتوانین ڕووفاتەکان بێنینەوانێ ئەگەر نەژناسرێتەوە بۆ ئەوەی بتوانین زۆرترین گۆڕ هەڵبینەوە ئەو داتابیسە کەی گەورەتر بوو مطابقە ئەکرێت و ئەوەی کە ناسرایەوە ڕادستی کە سوکاریەکرێتەوە پەریخان دووە پرسیارم بۆ بەڕێزت ڕەنگە بەشێک لە کەسوکاری ئەنفاکتان تاکو ێستا نمونەی خوێنیان لێ وەرنەگیرا بێ لەداتوە ئەم وەرگرتنی نمونەی خوێن و ئەم تیمە جارێکی تر ئەگەڕێن و نمونەی خوێنی لە کەسوکاری ئەنفاکتان وەرەگرن ئەم هەڵمەتە بەردەوامە بە تایبەتی لە ئەجندەی 2026 هەم هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ لە ئەوانەی کە لە تەلە شێخیە و نوگرە سەلمانە هەم وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن هەم هێنانەوەی ڕووفاتەکان بەڵام ئەبێ کە سوکاری ئەنفال کراوان هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین ئێمە خزمەتیان بکەین چاو خۆش بێ و زۆر زۆر سپاس پەریخ نووری ڕاوشکار لەسەر کۆمار بەڵێ ڕەنج ئەوە تاو ئێو زانیارە نەبوو کە لەلای من بوو ئەڵبەتە وەکو پەریخان ئاماژەی پێکرد کە زانیارەوە ئەو نمونانی کە وەرگیراون وە بەدەنگەوە هاتنی کە سوکاری ئەنفارکراوان جێی دڵخۆشیەکە ئەم جارە جیاوازە جارەکانی تر هەڵمەتەکانی تر زیاتر بەتەنگی هەڵمەتەکەەوە دێن بۆ پێدانی نمونەی خوێن و زانیاری وە کە سوکاری ئەنفارکراوان لێرەوە پێشتر ئاماژەم پێکرد سپاسی خانم یەکەمی ڕاخاتوشانە زیبرای محەممەد دەکرد بۆی کە بە بەردەوامی دەستی لەسەر ئەم کەی ساڵ نەگرو و هاوکاری کە سوکاری سەربەرزی ئەنفارکراوانە و ئۆتاوی زانیارێنە منەگەڕێمەوە